ئەوکاتتان باش بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە، زۆر خۆشحاڵم بۆەوەی جارێکی تر هەم لە خزمەتتانە لە بەرنامێکی تری دیالۆگدا. ئازیزان، بەرەو پیری ڕۆژی جیهانی ژن ئەچین، بەیانی ڕۆژی جیهانی ژنە. بەم بۆنەوە لە زۆر شوێنی جیهان ئەم بۆنەیە و ئەم ڕۆژە پیرۆز ڕایگیرێت و بەشێکی زۆر لە هەڵسۆراوانی مافی ژنان بە ژنان و بە پیاوانەوە دێنە سەرشەقام ویا لە بۆنەهای ترا وەکو خۆپیشاندان، ناڕەزایەتی دەربڕین، داخوازیەکانی ژنان بەرامبەر بە دەوڵەتەکان و بە دەسەڵاتداران ڕاگەێنن. ئێمەش بە پێویستمانزانی لەم بابەتەوە قسە و باسێکمان ببێ لەسەر جێگە و پێگەی بزوتنەوەی ژنان لە چه ئاستێکایە، چەندێک ئەم بزوتنەوە چوێتە پێشەوە و چای بخشێنی بەسەرەوەنا لەگەڵ نووسەری باری ژنان هاوڕێ هۆزان مەحموود کە میوانیان بەرنامەیە. هاوڕێ هۆزان بەخێر بی بۆ ئەم بەرنامەیە. زۆر سپاسدانەکەم. هاوڕێ هۆزان، پێشا پێش بە بۆنەی ڕۆژی جیهانی ژنەوە کە بەیانیە پیرۆزایتان پێڵێن. سپاس و ڕێز، زۆر مەمنون و خۆشحاڵم کە لەم بەرنامەیە ئێوە بەشدارم بەم بۆنەیەوە. سپاسدانەکەم. زۆر سپاس. هاوڕێ هۆزان، خەباتی ژنان و پیاوانی یەکسانی خواز بە درێژایی مێژوو بەردەوام بووە و هەتاکو ئێستەیش ئێمە ئەبینین کە توندوتیژی بەرامبەر بە ژنان هەر بەردەوامە. ئەو خەباتە ئەگەر لە زۆر شوێنی کە سەرکەوتنی بەدەستێناوە و چوێتە پێشەوە، تەبعاً بە بواری مەسەلەی ژنانیشەوە ئێمە چوونە پێشەوە لە وڵاتانی ئوروپایی ئەبینین، بەڵام توندوتیژی بەرامبەر بە ژنان هەر بەردەوامە، بگرە جاری وایە تا ڕادەیەکی هێزگار زۆر چوێتە سەرەوە. ئەوە کێشەکە چییە؟ بۆچی ئاوایە؟ سەرتا سپاسدانەکەم. بێگومان ئێمە کە باز لە توندوتیژی ئەکەین بەرامبەر بە ژنان کورتی ناکەینەوە لە جوگرافیایەکی تایبەت بڵین بۆ نمونە ژنی کورد زۆرترین توندوتیژی بەرامبەرەکە یا ژنی کورد زۆر. بۆ نمونە تۆگە بڕۆی سەری لاتین ئەمریکا بکەی، ئەسڵن ئەوان فێمیسایدیان هەیە، یعنی چۆنەڵی قەتڵ عامی ژنان هەیە لە مەکسیک، لە کۆلۆمبیا، لە برازیل، لە زۆرێک لە وڵاتانە بەبێ هیچ هۆکارێک ژنان ئەفرێنرێن تادان لێ ئەکرێ ئەکوژرێن، یعنی بەس دەیان و سەدان و ئەمە کێشەیەکی زۆ گەورەیە لە وڵاتانی لاتین ئەمریکای. خۆ ئەمە خۆڕەڵاتی ناوەڕاستیش نیە لە خودی ئەوروپایە کە ئێمە تایەژین هەر کامەمان لە وڵاتێکا و ئاگامان لە ئامارەکانە، ئاگامان لە خەباتی ژنانی فێمینیست و ڕخراوە چەپ و چۆنەڵیت پێشکەوت و خوازەکانی ئەم وڵاتانەشە کە توندوتیژی بە بڕوای من بە درێژایی مێژوو فۆرمەکانی گۆڕاوە وەیلا هەر بەردەوام بووە، ینی شتێک نەبوو بڵێ زەمنێک هەبوو بێت توندوتیژی بەرامبەر ژنان نەکراوە کۆتایی هاتووە. هیچ سیستمێکی بەڕێوەبردننی سیاسی و کۆمەڵایەتی بە بڕوای من لە مێژووە ئەوەندەی من ئاگادارمەوەی خوێندومەتەوە لەسەر سیستمە جیاوازەکان نەیتوانیوە توندوتیژی بەرامبەر بە ژنان بنەبڕ بکا بەداخەوە و ئەمە کێشەیەکی زۆر جددیە کە ئێمەش وەکو بەشێک لە خەباتێکی جیهانی ژنان و پێویستە زۆر ورتر ئێمە لەم شتانە بدوێین، نە ئەوەی کە بڵێن پیاوی کورد لە هەموو پیاوێکی دنیا دواکۆت و ترە و ژن کوژن، نە ئەوەشی کە بڵێن ژنی کورد پاسیڤە و خەباتی نەکردو و خەباتی نییە. پێم وابێ ئەگەر ئەم جۆرە مناقەشانە کە زۆر جا لە کوردستانەکرێ یا زۆر جا لە سۆشیال میدیا بە ئێماڵەن جا ئێوە بۆ ئەوتان نەکرد یا بۆ ئەوانەکرا، بە بڕای من ئەو کێشانەی کە لە کوردستانی شاهەیە دابراو نییە لە کێشە گشتەکانی تر لە جیهانە هەیە بەرامبەر بە ژنان، بەڵام کۆنتێکستەکەی جیاوازە، باگراوندی توندوتیژیەکە جیاوازە. زۆر جار بەهانەی شەرەفی بۆ هێنرێتەوە، زۆر جار بەهانەی چوزانم لەژێر شتی ئاینی یاخود خورافاتی کۆمەڵایەتی، خورافەی ئاینی، هەموو ئەم شتانە کە وا دەکات توندوتیژیەکان لە کۆمەلگایەکە بۆ کۆمەلگایەکی تر فۆرمەکەی یەک شتە بەس بەهانەکانی پشتی جیاوازە. ئەگەنا ئەو ژنەی کە لە مەکسیکە کوژرێ هیچ فەرقێکی نییە لەگەڵ ئەو ژنەی کە لە کوردستانە کوژرێ، تەنها بەهانەکان فەرقەکالەوەی کە بۆ ئەم ژنانە ئەکوژرێن لە وڵاتە جیاوازەکانە. بۆیش بە بڕوای من و تا بەرەو پێشیشەوە ئەڕۆین، تا یعنی سیستمی سەرمایه‌داری وەحشیگەرتر بووە و ئێستا بووە بە نیۆلیبرالیزم کە تەنها هەموو
کۆی مرۆڤایەتی بەرەو ئەوە پاڵپیەوە ئەنێ کە مرۆڤی خۆپەرست، مرۆڤی تاکڕەهەند، مرۆڤێک بەرهەم بهێنێ کە سڵ لە هیچ شتێک نەکاتەوە بۆ چێژی خۆی، بۆ ئەوەی خۆی پێبگەێنێ بچێتە سەرەوە سامان کەڵەکە بکە. لێرەیە مافی ئینسان، مافی مرۆڤ بەگشتی جایتر مناڵەگرێتەوە، ژنەگرێتەوە، ژینگە ئەگرێتەوە، هەموو شتێکەگرێتەوە، هیچی پارێزراو نابێت. بۆیش ئەبینی تا ڕژێمی سەرمایهداری وحشی تر بێت، توندوتیژیەکان لە ئاستە جیاوازەکانە بەرامبەر بەشەکانی کۆمەلگاش زیاتر و وحشیانەتر و چۆنەڵێیت کەوای لێ دێت کەمتر بتوانی دەرەقەتی بیت. تەنانەت زۆر جار فۆرمەکان وا ئەگۆڕن، توندتیژیەکانەوە نەزۆرن، حتا فریای شیکاریان ناکەین بەداخەوە. بەڵێ طبعا جیاوازەکانی ئێوەش بۆ خۆتان ئاماژەتان پێکرد، جیاوازەکان لە شوێنەکانی جۆرازۆری دنیا ئەبینرێت، بەڵام ئایا ئەو بۆ خۆتان ئەگەر باسی ڕۆژهەڵاتی ناوەڕاستکەن و بە تایبەت باسی وەزعیەتی ژنان لە کوردستان بکەین، بۆ خۆتان ڕازین لە خەباتی ژنان لەم بەشە لە جیهان؟ بێگومان وەکو ڕازی بوون، من ڕازی نیم و من یەکێکم لەو کەسانی بەردەوام ڕەخنە ئەگرم و هەمیشە جوتومە کە ڕەخنە ئەگرم لە خۆشمی ئەگرم، من لە دەرەوەی ڕەخنەکان نیم، بەڵام دایمە ئاماژە بۆ ئەوەکەم یاخود بانگەشە بۆ ئەوەکەم کە دەبێ ئاوڕێکی جددی و ڕەخنەگرانە بدەینەوە لە خۆمان، لەو ژنانێک کە لە بوارە جیاوازەکانە چالاکین، چۆن کارەکەین، چۆن بیرەکەینەوە، چەنە خۆمان پێگەیانەوە لە ڕێی فکریەوە تاوەکو بتوانین کۆمەلگاش هۆشیار بکەینەوە. بەداخەوە ئێمە خۆی ئەگەر سێری کورت بکەیت بە شێوەیەکی گشتی 100 ساڵ لە هەموو شتێک کەوتۆتە دواوە، یعنی کە تۆ دابش کراوی. ئێمە ئەبێت کۆلۆنیالیزم لە بەرچاو بگرین کە کوردستان دووسێ جار کۆلۆنایز کراوە، ینی جارێک ئەوەی کە سیستەمە جیهانەکە دێت بۆ ئەم ناوچەیە و دابشکاری ئەکاتەوە و نەخشەی ئەم ناوچەیە دیاری ئەکا کوردەکە بە 4 پارچەوە، تۆ ئەخاتەوە ژێر کۆلۆنیالیزمێکی تری لۆکاڵیەوە کە ئێران و عێراق و تورکیا و سووریایە. یعنی تۆ 100 ساڵ خەباتت کرد و زۆر جار بۆی زمانەکە و نەفوتێ، زۆر جار بۆی بتوانانی کولتورەکەت بپارێزی، زۆر جار بۆ ئەوەی نەکوژرێت یا جەنۆساید نەکرێ یا کراویشین قەتڵ و عام. ئەنی تۆ 100 ساڵ لە خوێندن کەوتویتەوە دواوە، لە بواری هزر کەوتویتە دواوە، لە زۆر بوارە ئێمە کەوتوینەتە دواوە، بە تایبەت لە مەسلەی خەباتی ژنانە و ئەو گروپ و ڕێکخراوانش کە دروست بوون وەکو سیاست، وەکو حزبی سیاسی، ئێمە چەپمان هەیە، ئەو گروپانەمان هەیە و حزبانەمان هەیە کە لە ژێر ناوی کوردایەتی یاخود با بڵین ناوی جیاوازیان هەڵبژار و جایەتی دیموکرات بێ، یەکێتی نیشتیمانی بێت، چوزانم ئەنواعی ڕێکخراو و حزبی هەم بڵین نەتەوەی، هەم بڵین چەپ و کۆمۆنیست و مارکسیستمان هەبووە، لەگەڵەوە شا ئیسلامیەکانمان هەیە ئێستاکە لە کوردستانە. هەر کەم لەمانش بە جۆرێکی تر بۆ خۆی پلان و بەرنامەی هەڵخراندنی ژنانی هەبووە لە دەوری ئەجێندا سیاسیەکەی خۆی و ئەبینی ژنان بەشدار بوون لە سیاسەتا، لەم حزبانەشا هەبوون و ئێستا بە تایبەت لە باشووری کوردستان تۆ ئەیان بینی، بەڵام بەشداریەکەیان دەچێتەوە خزمەتی ئامانجی سەرەکی حیزبەکەیان. بۆیەش ئەوان وەکو ژن، وەکو ئەکتەرێکی ژن لەو ناوەیە لایەنە ژنانەکەی خۆیان فەرامۆش کردووە لە ڕاستیە، هەرچەند زۆرجار لەسەر کۆتای ژنان، لەسەر دەنگی ژنان بەهۆی ژنبوونەوە هەنێ ماف و کۆتا وەرەگرن و پلە و پۆست وەرەگرن، بەڵام تەنیا شتێکە باسی لێ ناکەن پرسی ژنانە. یعنی تۆ هەر لەسەرۆکی مەبەستان داوا لێبوردنەکە مەبەستانەوەیە کە ئەگەر هەڵسوڕانێک هەیە لە کوردستان گرێ خواردووە بە حیزبایەتیەوە. ئێستا ئێمە بینین لە ڕۆژاوای کوردستان یەپەژە هێزێکی گەورەی نظامیە، مەبەستانەوەیە ئەویش بۆ خۆی سربەخۆ نییە، زیاتر لە چوارچێوەی حیزبایەتیە خەریکی خەباتە و بۆ یەکیش نەیتوانیوە بە مافەکانی ژنان بگا. من مەسلەی ڕۆژاوا و باکوورجیا ئەەکەمەوە کە دێمەوە سەری، بەڵام مەبەستم لەوەیە کە لەم پارچەیە لانیکەم باشوور کە من تیا گەورە بووم و لە حیزبا بووم پێشتر و خۆشم لە ناو خانەوادێکی سیاسیا گەورە بووم هەر لە مناڵیەوە، یعنی ئەزمونم زیاترە، بینیومە چۆن ژن پەراوی زەخرێەوە، چۆن کاتێکیش بشێتە ناو حیزبەوە تەنیا ئەخرێتەوە خزمەتی ئەو ئەجێندایە. ڕاستە ڕێکخراوێکی ژنانەکەنەوە بۆ ژنەکانی تر هەر یەکە و ناوێکی لێنێتە نام پرۆگرامەکانش پیاوەی نووسێ، ئەمە مەبەست لەوە نییە پیاو نەتوانێت لەسەر قەزیی ژن قسەکە، بەڵام ئەی ئەم ژنە کە دێ باز لە مافی خۆیەکە هزری خۆی لێکوایە. من دایمە ئەمە جێگەی پرسیارە بووم. مثلەن ئێستا کە یەپەژە هەیە یاخود هاوڕێیانی تر لە باکوور لە بڵین هەدەپە و ئەمانە هەن، ئەوان بە بڕوای من ینی لە فەشەلی باشوور و شوێنەکانی تر
ئەزمونێکیان وەرگر ئەوەیە کە ڕاستە ژن چۆتە ناو ڕیزەکانیانەوە وە زۆر کاران و بۆ حەقیقەتە گەشتون کە دەبێت ئێنێرژی و هێزی فکری و جەستەیی ژنانە کە نیوەی کۆمەلگان بەکاربێنرێت لە سیاسەتە و سیاسەتی شەکە کۆمەلگا گۆڕێ ئەمە واقعەکە ئێمە ناتوانین لەوەلایین سیاست کۆمەلگا ئەگۆڕێ ئەگە تۆ بزوتنەوەیکی سیاسی هەبێ پێشکەوت و خواز بێت پرسیژن بک بە پرسێکی گرنگ و گشتی بەڵام ژنەکان خۆیان بێن چۆنڵیت لەلایانی هزری و لەلایانی تیۆری و لەلایانی استراتیژیەوە داڕێژەری ئەم بنەما فکریانە بن ئەوە گیان ئەکاتەوە لەوەی کە لە باشوورە هەیە ئەوەی باشوور زۆرتر لە لای من دیکۆراسیۆنە جۆرێکە لە ینی ژنیان ڕگەزی مینیان وەک جۆرە لە دیکۆراسیۆن بەکارهێناوە کە بڵێ ئەها ئێمەش پەرلەمانتارمان هەیە وەزیرمانە اینجا ئەیەنەوە بەدەم و چاومانە کە ئێوە هەر باسی مافی ژنەکەنەوە نیە سەرۆکی پەرلەمان ژنە ئەوە نیە فڵانە وەزیر ژنە یعنی جۆرێک لە ئینگلیزی بە ماڵن تۆکنزم یعنی دەمڕاستی ئەونی دەمڕاستێکت بۆ دانێن بەس تۆ گەستێری خەباتی ڕۆژاوای کوردستان کەی من یەک خاڵکاتی خۆشی لەسەر منوسیەگەری اجازەم هەبێ لێرەشا کاتی باسی بکەم ئەوەی کە ئێمە بە درێژایی مێژوو چونکە دابشکراوین کۆلۆنایزکراوین خەباتێک هەیە بتەوێنێتەوێ بە هەموویەوە ئەچێتەوە ئەوەی کە تۆ ئەبێت وڵاتەکەت ڕزگار بکرێت جا ئیترەتەوێ حکومەتی کرێکاری دامەزرێنی خلافەتی ئیسلامی بێت حکومەتی نەتەوەیی بێ هەر شتێ بێت تۆ جۆرێ لە جۆرەکان لە بەردەم ئەم پرسی چارە نووسی نەتەوەیی بەڵام ئەوەی کە لە با بڵێن ڕۆژاوای کوردستان کردیان ئێمە بە درێژایی مێژوو هەروە گوتم لە زۆرینەی پارچەکان پیا وەکو خەباتکەر شۆڕژگێر پارێزەری نیشتیمان و تەنها کەسێکە کە ئەتوانێت جەنگ بکات دوژمن ببەزێنێ و ئەگەر ئەوان نەبن ئێمە هەموو ئەفەوتین بەژن و مناڵەوە بەڵام لە ڕۆژاوە ئەم خاڵەی هەڵگەڕانەوە کە نەخێر ژنی ژەتوانێ ئەو هێزە کارایە بێت یعنی بە بڕوای من بە جۆرێک لە جۆرەکان بەشداری ئەوان دیکۆراسیۆن نەبوو بەڵکو بەشدارێکی کارا بوو لە هەموو ئاستەکانە ژنان لە ڕۆژاوای کوردستان لە تەواوی دنیاە نیشانیاندا کە لە کاتی شۆڕشاوە لە کاتی بەرانگاربوونەوەی هێزە تاریکەکانی وەک داعش و ئەمانەیە تورکیای فاشیست تۆ ئەتوانیت چۆنەڵی ڕێڕەوی شۆڕشەکەش بگۆڕی لە هەمان کاتا کە شەڕەکەی وڵاتەکەت ڕزگارکەی بەڵکۆبێ مەسەلەی ژن و مافی ژن و ئازادی و یەکسانی و ئەلمانەتیشت لەبیر نەچێت و من پێم وایە ئەوە جیانەکاتەوە لەوەی کە لە لای ئێمە هەبووە بە بڕای من لە درێژای ئەم چەندین ساڵی کە هەبووە ئەوە خاڵێکە تایبەتە بڵێ ئەی جێگە و پێگەی ئەو ڕێکخراوە سەر بەخۆی ژنانە چییە؟ یعنی ئێوە مەبەستانەوەیە کە چونکە ئەو نمونانەوە هێنامانەوە باکوور و ڕۆژاوا بتان دادێکیش باشوور کە ئەو بخۆتان ئاماژتان پێکەر ئەگە بینە سەر ڕۆژهەڵاتیش ئێمە ئەبینین کە لەناو هێزە سیاسەکانی ڕۆژهەڵاتە کۆمەڵە یەکێک لەو هێزانە بوو کە زیاترین ژن لە ناوڕێزەکانیا بوو بەڵام ئێوە باسیەوەکەن کە ئەمە تاندازێ بەسراوەتەوە بەڕێکخراوی ینی کاری حزبی ئەەکەن کارێکی لە چوارچەوەی حزبی ئەەکەن ئەگەر بینە سەر ڕێکخراوی سربەخۆی ژنان ئەمە چ جێگە و پێگەیەکی بێ لە کۆمەلگایە توانێت تاسیرێکی بوێ ئەو ئاڵوگۆڕانە لە باشوور بگۆڕێت منەمێ تاکید لەسەر یەک نقطەشکەمەوە من خۆم ئینسانێکم پێم وایە لە ئەخیری ڕۆژە سیاسەتە دنیا گۆڕێ و سیاسەتە هاوکێشە کۆمەڵایەتەکانە گۆڕێەوە بۆ ئەوەی تۆ جیازی چینایەتی نەهێڵی جیازی ڕگەزی نەهێڵی هەموو جۆرە چۆستانەوەیەک لانی کەم ڕنگ بکەیتەوە لە ناو کۆمەڵگەکانە بە سیاسەتە کرێت دیارە لە لای من سیاسەتی شەرت نییە لە حزباقەتیس بکرێ بە بڕوای من پێم وایە هەموو مرۆڤێک هەموو تاکێکی کۆمەلگا تا ڕادەیەک دەبێت سیاسی بێت سیاسی بۆ معنایی هەڵوێستی هەبێت لە ئاست هەموو شتەکانە کە ڕوو ئەدەن ئەگەر لە گەڕەکەکەمانە حەقیەکە بینم دەبێت خەڵکی گەڕەکەکە کۆکەمەوە و ئێمە بین چۆنەڵیت ئەو ناحەقیە نەهێڵین لە جائیترەوە لە ئاستێکی لۆکاڵی بچووکەوە تا ئەگاتە هەموو ئاستە گەورەکان ئەوەی کە ئێمە والێ کرد بەم ڕۆژە بگین لە باشووری کوردستان لە هەموو بوارەکانە بە بڕوای من جۆرێک لە تەسلیم بوونە بەو هێزە سیاسیانەی کە زۆر بە سەقەتی سیاسەتەکەن بۆیش من ئەمێ ئەم جیاکاری بکەم لەگەڵ سیاسەتێک کە دەبێت ئەرکی هەموو مرۆڤێ بێت کە هەڵوێستی هەبێ بەرامبەر هەموو شتەکانی کە پەیوەندی بە ژیانی خۆیەوەیە ئەمە یەکێک لە شتەکانێکی تریش ئەوە من لە دژی ئەوە نیم ژن لە سیاست و لە حیزب و لە خەباتی چەکداریاوێ لە کەیسی ئێمە بە تایبەت لە کوردستان کە بەداخەوە یعنی بڵێن ئێمە بمانێ نەمانێ خەباتی چەکداری بووە بە بەشێک لە بوونی ئێمە بۆی نەسڕێیتەوە ئەمە واقعێکی تاڵی ئێمەیە من لە دژی ئەوەنی بژنان لەوانەیە بن و لە دژی ئەوەنی بژن لە حزبابێ
بەڵام دەبێت بزوتنەوەیەکی ئازاد و سربەخۆی ژنان هەبێت لەناو کۆمەلگایە کە هێزێکی داینەمۆیی بێت بۆ ئەوەی بە بەردەوامی بتوانێت هزر بەرهەم بهێنێت تیۆری هەبێت خاوەنی بنەمای فکری خۆی بێت خاوەنی استراتیژی خۆی بێت و هەروەها ژنانی ناو کۆمەلگا هەڵخڕێنێ بۆ هۆشیاربوونەوە بۆ ئازادبوونیان بۆ شەڕکردنیان چونکە تۆ ناکرێت چاوەڕامی بۆ نمونە من خۆم چەپم ناکرێت چاوەڕام بم تاوەکو حیزبێکی چەپ بەدەسەڵاتێکا و جیاوازی ڕەگەزی و چینایەتی نەهێڵێ ینی ئەمە یەکێک بوو لەو ئارگومنتانی کە لە چەپەکان لە دنیاش لە هەفتاکان و تا هەفتاکانیش لە ئەوروپاش هەبوو کە دژی فێمینیزم بوون وایە ئایان و فێمینیزم خەباتی ژنان لە چینی کرێکار جیاکاتەوە نەخێر تاوای لێ هاو زۆرینەی ژنان لە حیزبە چەپەکان لە فەڕەنسا و لە بەریتانیا و ئەمانە چوونە دەرەوە لە حیزبەکانیانە و چوون گروپ و ئینیشیتیڤی بچووک بچووکیان دروست کرد هەر لە ماڵەکانی خۆیانەوە گفتوگویانە کرد مناقەشانە کرد لەسەر هەموو لایەنێکی ژیانی ژن ئەخ خۆ حزب جوابدەرەوەی هەموو لایەنێکی هیزری تۆ نییە حزب هەزاران کاری هەیە هەزاران استراتیژی هەیە ناتوانێت بێت تیۆریزەی مەسەلەی بۆ نمونە مناڵ لە باربردن بۆ تۆ بکە ئەوە تۆی ژنی دەبێت ئەوە بسەپێنی بەسەر حیزبەکەشت و بەسەر دەرەوەشت و بەسەر کۆمەڵگەکەشە ناتوانێت بێت چۆنەڵیت و ببانێ نەمانێت زۆرینی حیزبەکان کایی پیاوانن پیاو دروستی کردوون ژن دەبێت شەڕی خۆی بکە لەناو ئەم حیزبانە ئەمە واقعام و خۆمێکێکم لەوانەیە کە شەڕی گەورەم کردووە لەناو حیزبی چەپە ببێت قبول ناکە پرۆگرامێکی داڕشتووە جا ئەمە چەنە سەقەتەیە چەنە باشەیە چەنە خراپە هەرەوەیە لەوە زیاتری پێ نیە بەرەوەی شتی تری هەیە بە حساب ئەولویاتی تری خۆی هەیە و پێی وایە ئەگەر تۆ باسی ژنکە یا قەزیە فێمینیزم بینتنەوە ئەوە تۆ چینی کرێکارەکەی ئەوت هەڵۆشانەوە جیات کردەوە لە کاتێککە تۆ ناکرێ ئەم چەلەحانەیە بکەیت لە ناو چوارچێوەیەکی حزبیە بۆیە گرنگە کە بزوتنەوەیەکی سربەخۆ هەبێت کە ئەم بزوتنەوەی خاوەنی چۆنەڵی سیماکانی خۆی بێت نەکەوەی هەرێکە لە ئاوازێک بخوێنێ و ئەم ڕەفەندی ئەمریکی و سبێنی فەندی ئەوروپی و دووس پێفەندی بەریتانی و هەر ڕۆژۆ پرۆگرامێک و ئێستا ئەوەی لە کوردستانە گوزەرێ ڕەبتی بە مەسلەی ژن و بە مەسلەی بزوتنەوەی ژنانەوە نییە هەر کام و ئەجێندای لایەنێکا بە بەڕێگاوایە ئەجێندای یەکێتی و پارتی و ئیسلامیەوە بگرە تا ئەگاتە ئەجێندای ئەمریکی و ئەوروپی بەریتانی ئەمە واقعی ئێمەیە و من زۆرم لەسەر نووسیوە نامێ لێرا خۆم تکرارکەمە ئەوەی لەم ناوەیە زۆر کارە ئیشەکات حیزبە ئیسلامیەکانن لەم ڕۆژانەیە فستیڤاڵی تاج لە سەرنانیان کردو بۆ کچی گەنج 2,000 کچیان کۆ کردوەوە لەچکی ئیسلامیان پێ کردوون کە ڕێک وەک لەچکەکەی ژنەکەی ئەردۆغانە یعنی ئەمە بە چۆنەڵی بە ئاکاپەکردنی کوردستانە ئێتۆ ئەم حیزبە ئیسلامیانە چەند بچووکن دەنگیشیان نەهێناوە بەڵام لە ئاستە کۆمەڵایەتەکە ئیشەکەوە خەتەرەکە لەوێدایە من 10 ساڵەوە بەر ئەم خەتەرم باس کردو لە ناو کۆمەڵگەی کوردستانە بەڵام یەکشت هەورێوەزان بەشێکی زۆر لە پرسەکان پرسی هەموو خەڵکی کۆمەڵگایە بە ژن و بە پیاوە ئەگەر بین لەسەر باسی چینایەتیەکەی ژنی کرێکار و پیاوی کرێکار مۆزوعێکیان هەیە لە بەرامبەر ساحبکار و لە بەرامبەر سەرمایەدارەکەیانە یا کە دێتە باسی کۆمەڵایەتی زۆر باسی پرسی کۆمەڵایەتی هەیە بە نسبەت مەسەلەی کۆمەڵایەتی خان و بەرە نازانم وەزعیەتی دەرمان وەزعیەتی هاتوچوو زۆر شتی ناو کۆمەڵایەتی هەیە بە تایبەت لە ئەوروپا پرسێکی یەکسانە ینی ژن و پیا و بە یەک جۆر ئەبێ لەسەر و پرسانە شۆڕشی بۆ بکەن هاودەنگ بن پێکەوانە یا لە کوردستان مەسەلەی نەتەوایەتی دیسانە بێ بە پرسێکی هاوبەش بۆ ژن و بۆ پیاو لەوە ئەو بزوتنەوەی ژنانە لەکوێ جیاوازیەکەی پیاکە تەبعەن دیارە پرسی ژنان مافی ژنان ناتوانین هەر لە ناو خودی ئەم بزوتنەوەی کرێکاری بزوتنەوەی کۆمەڵایەتی بزوتنەوەکانی ترا پرسی ژنانیش بچەسپێنین و لێ بەرزیکەینەوە بۆ بتوانین هاوخەباتی پیاوانمان ببێت من حەزەکەم چەند نمونەیەک لەسەر ئەم مەوزوعی پرسی کرێکاری بدەم جارێکە کە ئەڵێن کرێکار زۆر بەرفراوانە کرێکار چی ئەگرێتەوە ئایا هەموو ژنێک کرێکارە ئەو ژنانێک کە لە ماڵەوە و بێکار کراون ئەین تۆ ئەگە تۆ باسی کوردستانەکەی زۆرینی ژنی کورد کار ناکات لە ماڵەوەی لەبەرەوەی واری کارکردنیە ئەی تۆ ئەم ژنا خەیتە کوێوە
ئەی چۆن ئەگەی بەمە ئەی چۆن ڕێکیخی ئەی چۆن وای بۆ دروستەکەی کە تونوتیژی قبول نەکە وای بۆ دروستەکەی کە وەک دایکێک خۆی تونوتیژی نەنوێنێ زۆرجا هەر ئێمە لە تەلەڤیزیۆنەکانی کوردستانە و باز لە پەروەردە ئەکەن کە دایکە بێ مناڵەکەی باش پەروەردەکە من لە شوێنێکی کەش وتومە تۆ ئەی خەیتە ماڵەوە بێکاری ئەەکەیت بێنانی ئەەکەی بێ ئاوی ئەەکەی پیاوێکی تونوتیژی لەگەڵایە شەڕش تونوتیژی و بێکەرامەتی و ئێهانەی پێ ئەکرێ ئەشتوێ ئەبقەری و بۆ دروستکە ئەخەمە ناکرێت زانی چۆنە ئێمە کە من ئەڵێن ئەبێت زۆر ورد بڕۆینە ناو ڕەگ و ڕیشەی کێشەکانی ژنانەوەی دقیق هەر ئالەم نمونەیەوە بۆ دەڵێم کاتێ باس لە مەسەلەی کرێکاریەکەین من ئەزمموی کەسیش زۆر جار تعنی لە ئەوروپایە کە بینیمە کاتی 2007 ڕیسێشنێک هاوە نیە ئەم ئەزمە ماڵیە زۆرینەی ئەو کەسانی بێکار کران ژن بوو من خۆمێکێک بووم لەوانی لە دایرەکەی خۆمانە نزیکەی 200 کەسیان بێکار کرد زۆرینەمان ژن بووین تێگەی ئێلەویە مافی من وەک کرێکارێک ئەکەێتە کوێوە کرێکارە پیاوەکە پارێزراوتر بوو لە من باشە خۆ من ینی مۆزەفی حکومیش بووم مەبەستم لەوە من کاربندێکی حکومی بوو ینی یەکەم کەس تۆی بەرەکەوی وەکشن و بە تایبەتی وەک ژنێکی خارجی لەوتێک نەچێ ینی تۆ وەک ژن دووسێ جارتن و تیژی و بەرامبەرەکرێ و ئەمە لەوانەیە پیاوێک لە من تێنەگا با کرێکاریش بێ با هاوچینیشم بێت ئەوە منم ئەبێت ئەو چەند چینە لە تونندوتیژی کە بەرامبەر منی ژن ئەکرێ جارێ بەهۆی ڕەنگی قژمەوە لە ئەوروپایە بان من ئەگەر هەر باسی ئەوروپا بکەین ڕەنگی قژم ڕەنگی پێستم بەهۆی ژن بوونم بەهۆی ئەوەی کە چۆنڵێیت بەهۆی چینایەتی و بەهۆی زۆر شتەوە من سێ چوار جار زیاتر لە بەردەم جیاکاری و جیاوازی و بێکاری و فەقیدیام بۆ فێمینیستەکان ئەڵەن لە سای هەفتای هەژارەکانی دنیا ژنن خۆمە لەگەڵ تۆ نهاتوە ئەم ئەمارانە کەواتە لە ناو چینی کرێکارەکەشە ژنان زۆر زیاتر چەساوەترن و زووتر بێکارە بن و هەژارترن ئەی ئەم هەموو لێشاوی لە فرۆشی و بازرگانی کە بەجستەی ژنان و کچانی گەنجەوە کرێ لە چیەوە هاتووە لە هەژاری ئەم چینەوە هاتووە بە بڕامی لە ناو چینی کرێکارە ژن چینێکی ترە کە دوو جار ئەچەوسێتەوە زۆرجار سێ جار و چوار جارش بەهۆی نەتەوە و بەهۆی حتا بەهۆی ئاینەوە زۆرجار بەهۆی ڕەنگی پێستەوە ینی کەسێکی ڕەشپێست جارێکی تر بەهۆی ڕەنگی پێستیەوە بەهۆی ئەوەی کە ڕەشپێستن جارێکی تر ئەچەوسێنەوە ئەجار ژن بوونی لەبەر ئێمە بەڕاستی بێ سێری ئەم لایەنانە بکەیت زۆر جار هەنێ شیعار هەن و ئێمەی کوردیش زۆر خراپتر ئەم شیعارانەمان وەرگتۆ کردومانە بە دوگما لە خۆمان بۆیش ناتوانین بڕۆینە پێش ناتوانین لەناو کۆمەڵگەکە خۆشمانە پێگەی کۆمەڵایەتی پیاکەین لەبەری بە دوگمامان کردووە چینی کرێکار بە ئۆکەی چینی کرێکار کێ تۆ جارێ ئەمە بە من بڵێ لە کۆمەڵگەی باشوورە ینی زۆر زۆرن مەوزوعەکان کە بە بڕای من کە ئەڵێم دەبێت دنیابینێکی ژنانە هەبێت دەبێت ئەو بزوتنەوەی سەر بەخۆی کە من باسی لەکەم دەکرێت لەقی لەناو کرێکارانە هەبێ لەقی لەناو مامۆستایانە هەبێ لەقی لە هەموو شوێنێکە هەبێ تۆ لە کوردستان ژنت هەیە کارەکەن ئیشەکەن دەستفرۆشە عەرەبانی پێکی چی مەسئولە لەمانە سندیکای نییە ئەگەر لە سندیکای کرێکارانی شابێ زۆرینی پیاوان ئەسڵن نازان باسی معاناتی و ژنە تێناگا لەسەر جادێ تەحەڕوشی پێکرێ تێگەی چۆنە لەسەر جای دێش تۆ ئەبێت ئەم شتانە خودی ژن خۆی ئەتوانێ باسیکە ڕاستی پیاوێک ناتوانێت بێ ئەم شتانە بۆ ژنێک باسکە ئەو خۆیەتی شەڕی من ئەوەیە ئەم ژنە خۆی فێر بێت دیفاع لە خۆیکە منێکم لە هەر شوێنەکە نبێ فێر بم دیفاع لە خۆم بکەم ئەو چۆنڵێ ئەو چەسانەوەی کە بەرامبەر مەکرێ وەک ژن من زیاتر ئەتوانم بەیانی بکەم باسی بکەم چۆنڵیت هاوڕێ پیاوەکانیشمی لێ ئاگادارکەمەوە کە ئەم شتە هەیە با بگیان ئەمە وایە ئەی زۆر جار توندوتیژی ئەکرێت یەکسەر ڕێکخراوەکانی ژنان ئەڵەن هەموو پیاوی کورد توندوتیژنی ئەم قسە نامانگەێنێ بۆ هەموو شوێنێک باشە پرسیارەکە ئەوەیە کە مۆزوعی ژنان یعنی ئەو هەڵاواردنەوە بەرامبەر بە ژنان کە ئێوە بە زۆر پشتی زۆر ڕوون ئاماژەتان کرد ئەمە ئەرکی ژنانە یا ئەرکی هەموو ینی بۆ زۆرەوە باسیەکەن کەسێکی سوسیالیست کەسێکە ئامانجێکی سوسیالیستی کۆمەلگایەکی سوسیالیستیە ناتوانێ وەکو ژنێ دەرکی وەرزیەتی ژنەکان کە ئەو ژنەکەی بۆ خۆی توانێەوە مەبەستانەوەیە ئەزای چۆنە وەکو ئەوەی تونوتیژیەکە یەک شت هەیە ئەو ئینسانی کە تونتیژی بەرامبەر ئەکرێت زۆری فەرقە لەگەڵ ئەو ئینسانی کە تونوتیژیەکەی کردووە ئەوەی کە تونوتیژیەکەی کردووە ناتوانێت لەوە تێبگا کە تونتیژی بەرامبەرەکرێت تێگەی چۆنە ینی لەبەرەوە ئەوە تۆی دەبێت دەنگ هەڵبڕی وەک ژن و پیاویش لێرە ڕۆڵێکی گەورەی هەیە لەوەی کە بەرامبەر
بە تونوتیژی پیاوان قسە بکە بەرامبەر بە ژنان نەکەوەی بێ بەس داکۆکی لە من بکاوە ژن ئەمە کارێکی کردووە ژن ناتوانێت فۆرمولەی چەسانەوەکەی خۆی بکات ژن ناتوانێت تیۆریزی چەسانەوەکەی خۆی بکات دایمە چاوەڕوانە پیاوێک دیفاعی لێکە پیاوێک بێتە پشتی پیاوێک ئەمە بورە من لە شوێنێک کەش باسم کرد ئەمە کولتوری زەعیفەی بەرهەمهێناوە ئێمە لە کۆمەڵگەی مسلمانەوە هاتوین و بەردەوام لە تربێتدانمانە لە کولتورمانە ئەوە هەیە کە ژن زەعیفەیە زۆر جار دایک و باوکەکە بە زاهر پێشکەوتون بەڵام هەمان کولتوری بە زەعیفەکردنی مینەکانی ناو کۆمەلگا لە ناویانە خەوتووە ومە لە قوتابخانەیە هەیە لە دەرەوە هەیە کە کوڕە چێتە دەر پێی ناڵێ ئاگا لە خۆت بێ کە کچێتە چێتە دەر ئەبێ پێ بڵێ ئاگا لە خۆت بێ ئەزای چاو بە تایبەت لە کوردستان بۆ نمونە لە حزبەوە لە ناو ڕێکخراوەکانەوە لە ناو سندیکاکانەوە لە هەموو بوارەکانە لە بواری هونەرە لە بواری کولتورە وا بار هاتووە بۆ نمونە ئەڵێ ئێمە زۆر حەزەکەین ژن هەبێ لەو کۆنفرانسە خۆیان نانە پێشەوە خۆیان زیرەک نین بەردەوام لۆمەکە ئەخاتەوە سەر خۆت بەردەوام نیشانیە کە من پیاوم تەرەفداری تۆم بەس تۆ خۆت هیچ نیت ئەم بە هیچکردنەوە ئەم کولتوری بە زەعیفەکردن زۆر کارساتە و وای کردووە تا ژنانی ڕێکخراوەکان بانگواز بۆ پیاوەکەن پشتیوانیان لێکە من لە دژی ئەوە نیم پیاو بێت لەگەڵ منا ئیشکات مەخۆم لە شوێنەکە ئیشەکەم هەمین پیاو هاوکار و هەمی پێکەوە ئیشەکەی من لە دژی ئەوە نیم بەس من لێرە باس لە یەک نقطە ئەەکەم کە زۆ گرنگە ئەوە پیاون دەبێت دش بە کولتوری پیاوگەرایی و پیاوسالاری و تونچیژی پیاوانە بوەستنەوە لە ناو کۆمەلگایە تۆ ینی تۆ خۆت باوکێکی کچێکت هەیە سبەینێ کوڕێک بی هەوێت تونچیژی بەرامبەر کچەکەتکە ئەمە چۆن لێک ئەیتەوە ئەوە تۆی پیاویت دەبێت وای دروست بکەیت بەرامبەر بەوەی کە تونچیژی پیاوانە چۆن بەرامبەر بکرێت چۆن قەدەغە بکرێەوە چۆن کاری لەسەر بکرێەوە چۆن پیاوی لای ئێمە بار بهێنرێن کە ئەم تونچیژیە بەرامبەر بە ژنان دەسەڵێنانەوە قسەی سارد و سوکشتی ناشرین ئەمە واز لێ بێنن ئەمە بەشێک نییە لە پیاوێتی ئەمە بەشێکە لە کولتورێکی تونچیژ کە پابندە بە خێڵ کولتوری خێڵ پابندە بە ئاین پابندە بە زۆر بە هاو نۆرمی کۆمەڵایەتی بەسەرچوو کە بەداخەوە بووە بە بەشێک لە ئەوەی کە پیاوێتی پیاو بە پێک بهێنێ لە کاتێکا لە ڕاستیە ئەمە کارساتەوە ئەوە پیاوە دەبێت خۆی پاکاتەوە لەوە خۆی یعنی داماڵێ لەو هەموو چۆنەڵی سیفاتە خراپانی کە دراوەتە پاڵ پیاوێتی لە کۆمەڵگەی ئێمە بڵێ مەبەست بە کۆی بکەینەوە ئەو قسانەمان مەبەستەوەیە کە ژنان خەباتەکەن بۆ مافەکانی خۆیان دش بە هەڵاواردن بۆ لە هەموو بارێکەوە بەڵام کە دێتە سەر خەبات دش بە پیاوسالاری ئەرکی گەوراکەوێت سەر پیاوەکان ئەو پیاوانە ئەگەیانەوێ پیاوسالاری لەبێن بچێ ئەبێ پێشڕەو بن لە دش بە پیاوسالاری مەبەستیەوە ئەوەیەوە بەڵێ من هاوڕام ئەوە یەکێکە لە خاڵە گرنگەکان دیارە بێگومان پیاویش بە هەمان ئەندازەی من مافی هەیە وەک چۆن لە سیاسەتا من بۆم هەیە سیاست بکەم و لەگەڵ پیاوە بم پێش بە هەمان ئەندازەی من مافی هەیە بەڵام ئەوەی لە کۆمەلگای ئێمە ناکرێت ئەوەیە کە پیاوان نان دەست بخەنە سەر کێشەکان کە خودی پیاو هەیەی بەرامبەر بەژن ئەنی ئەمە گرنگە بە بڕوای من وەک خاڵێک لە بەرچاوی بگرین بۆ ئایندا ئێمە ئەبینین کە هەر بەو جۆرە لە بیدایەتی بەرنامەکە باسمان کرد جێگەوپێکی ژنان لە شوێنەکانی جیهانە زۆر جیاوازە ئێستا مەسەلەن من لە وڵاتی سوید دەژیم لە وڵاتی سوید بەڕادەیەکی زۆر وەزعیەتی ژنان لە چاو وڵاتانی ڕۆژهەڵاتی ناڕاست لە پێشەوەیە دەستکەوتایەکی زۆریان بدەسێناوە تەعەن نەیانتوانێت بە یەکجاری ڕزگار بن لێرێش هەر هەڵاواردن هەیە لێرێش ئەگەر هەر ژنێک و پیاوێک بە ئەندازەی یەک لە ڕادە و پێگەیەکی دانیشگاهی نازان و خوێندنەواری بن حقوقی یا موچەی ژنەکە لە چاو پیاوەکە کەمترە موقعیەتێکی ژێرتری هەیە وەژنەکە ئەبێت زیاتر هەوڵ بدا بۆ بێتە ئاستی ئەو پیاوە ئەوە زۆر دیارە بەڵام لەم شۆڕشەدایە لەم خەباتەی ژنانەدا جێگە و پێگەی ڕفۆرم چۆنە یعنی ڕفۆرم لە چ جێگە و پێگەیەکە ئێوە بینن من کەسێکی ڕفۆرمیست نیم بە طبیعەتی حاڵ بەڵام طبعاً بە ئەوە ڕوون بکەینەوە بینەرانیش تێبگەن ڕفۆرمیسم هەوڵەدا بۆ جامعەیەک لەژێر پایە ڕفۆرم بەڵام ڕفۆرم بۆ پێشچوون ڕفۆرم بۆ ئەوەی کە ئاڵوگۆڕێک بۆ وجود بێنێ بۆ هەنگای بچێتە پێشەوە نەک ئەوەی کە ڕفۆرم بکەی بە ئامانج من مەبەستمەوە نییە
نانا من لە مەبەستی ئێوەش تێگەشتم بەس ڕێی خۆم دیارە من لەگەڵ هەر کارێکی جددیام کە هەنگاوێک بمان باتە پێشەوە بۆ نمونە ئەگەر هەر شتێک بەربەوە بگرێت کە ژن دەستێژی بکرێتە سەر جیاوازی هەڵاواردن ئەنی ئەگەر ئەم خەباتی 100 ساڵەی ڕابردووی ژنان نەبووە لە سەرتاسەری دنیا ئێمە ئێستا بە زەمان زۆر خراپتریشە بوو بۆیە بە بڕوای من کە بەشێک بووە لە ڕفۆرمیزم بەشێکیشی پەیوەندی بە هەنێ شۆڕشەوە هەبووە کە کراوە بەشێکیشی پەیوەندی بە فکری چەپ و پێشکەوت و خواز و مارکسیزم و ئەمانەوە هەبووە لە ئەوروپایە کە خۆمان تا ئێستاش ئەیبینین ئەگەر ئەفکاری چەپگەرانە بێت لەناو ئەوروپاشا فاشیزم و ڕاستزم ئەمان خوا ئەمە واقعەکانی خۆم 25 ساڵە لە ئەوروپاژیم و یەکێک لە خەتەرەکانی ئەوەی کە لە کوردستان ئەفکاری ڕاستڕەوی ئیسلامیزم ئەمانە چۆتە سەرەوە نەبوونی چەپ بە معنا گشتێکی لە ئاستی کۆمەڵگایە یعنی ئەمە بەربڵاوبوونی نیۆلیبرالیزم لە هەموو ئاستەکان یابەدی ئەکرێ بۆیەش ڕفۆرم لەو جۆرە کۆمەڵگایانە تەنانەت ممکن نییە ئەین تۆ ئەم هەموو حکوومەت دێت ڕێکخراو دێ باسی ئەم یاسا و ئەو یاسا ئەکەن بەڵام ڕێگەیان کچێک لەو ینی ئەم کوڕە ئەم ناوەکەین بچۆ بەداخەوە کە کوژرا لەوەی کە چوو دوو پیا و دەستگیر کاکە کچێکیان کوشت بوو تا ئێستش ئەوانەی کە ئەو کوڕیان کوشت دەستگیر نەکراون ینی تۆ حکوومەتێک 3 مانگە ناتوانێت دوودانە بکوش دەستگیر بکەکەوتە ئەم هەموو یاسای تونند و تیژی کەسی و باری خێزانی و نازام چی و ئەم هەموو کۆنفرانسە و ملپێکی پرتەقاڵی لە مانگی نۆڤێمبەرە ئەکەنە ملیان چۆوە ئەیمە بەستم لەوەیە باسکردن لە ڕیفۆرم زۆری جیاوازە لەگەڵ ئەوەی کە ڕیفۆرمەکە بکرێت هەنگاوێک هەڵندێ من لەگەڵ ئەم شتانەیە مثل لە ئەوروپاشا ئێمە بۆ منتەنە لە شوێنی ئیشەکانیشمانە زۆرجا پێستمان بەوەی هەنێ گۆڕانکاری بکەین بۆی ژیانی خۆمان ئاستانتر بێ وەکو کرێکار وەکو ئینسان بۆی من لەگەڵ ئەو لە دژی ئەو شتانە نیم ڕاستە لێرەش سندیکای کرێکاری جۆرێ لە پاسیڤی و ئەم جۆرشتانی تایە بەڵام لەگەڵەوە شار شتێکی باشەکە هەیە بەرامبەر بە نەعەدالەتی چوزانم شەڕ ئەوە ئەکا کە ئەم سەعات کارانەی کە کۆنتراکت نەماوە شت نەماوانی تۆ ئەگەر ئەم چۆنەڵی ئەم شتەشە نەمێنێ ئەم سەنگەرەشە نەمێنێ سەرمایهداری هەر ئەتخوا بۆیە لەگەڵەوە شام پێم وایە هەنێ جار ئەم شتە بڕێک لەم ڕێکفۆرمانە کە ئەکرێ کە بچێتە بواری جێبەجێکردنەوە گرنگە بەڵام من لەگەڵ ئەوەیان کە تۆ هەموو ژیانت بخەیتە خزمەتی ڕێکفۆرمەوە خەتەرە چونکێکم ئەو کاتە ئەو هەدەفەی کە دەبێت مۆمنتۆمێکی شۆڕژگێرانە دروست بوێ بۆ لە کارخستنی کۆی سیستمەکە و دامەزراندنی سیستمێکی عادلانە تر و ئینسانی تر لەوانێ دووری بخاتەوە بداخەوە زۆرێک لە هەوڵەکان کە ئەبینی زۆرتر چۆتە خزمەتی ڕفۆرمیزمەوە تا ئەوەی بیر و ڕای یا تێڕوانین یا ئایدیاڵی شۆڕژگێرانە پەرە پێ بدەن بڵێ کە بینەوە سەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەت کوردستان مەبەست کوردستان فقط کوردستانی باشوور نیە بەگشتی کۆی کوردستان هەموو باسەکەین ئەو خەباتە باسمان کرد زۆر دوور و درێژەوە ئێوە بۆ خۆشتانوتان ئەمن بۆ خۆم لە خەباتی ژنان یا لە جوڵانەوەکان شاید ڕەخنەم ببێ لەو بابەتۆ باسان هۆکاری چییە کە ئێمە کەسایەتی ژن ناسراو کە دەنگی ببێت ناسراو بێت باسی بکرێت وەکو کاریزمایەک نابینین ئەوە خەتاکە هینی ژنەکان خۆیانن کە ئێوە خۆتان وتان ڕەخنەتان هەیە یا ئەوەی کە نەخێر خەتا لایەنی بەرامبەرەکە مەیدان نادابەوە ئەو ژنانە بێنە پێشەوە چەند بینیشمانە مەسەلەن لە ڕۆژهەڵاتی کوردستان بە ماوەیەکی زۆر ژنانشان بەشانی پیاوە خەباتیان کردو زۆر پێشکەوتیشیان بتەن بەڵام ئەمە نابینین لە هەر لە ڕۆژهەڵاتی کوردستان حتا لە ناو ڕێزەکانی کۆمەڵش کە لەو بابەتەوە زۆر ئێمە کاریزمای ژنان نابینی ژنێکی کە ناسراو بێ لە ئاسێکی نێودەوڵەتیە یا ناوچەیە زۆر کەمترە تا ئەندازێ لە باکوور یا لە ڕۆژاوا بوون بەڵام هێشتا نەیانتوانیوە ئەو شێوەی جیهانیە یا ناوچەیە بخۆیان بگرن هێوکارەکەی چییە؟ یەکێک لەو شتانێک کە هەیە زۆرینەی دیسان و منە ماخەمە ملی حیزبەکان زۆرینەی ئەو حیزبانە بەڕاستی بە چەپەکانیشەوە لەگەڵ ئەو ژنانە نین کە سەر بەخۆن بەڵکو دایمە پشتی ئەو ژنانە ئەگرنەوە کە لە ناو حیزبەکەیانە
ینی پاڵپشتکراون لەناو ئەم حیزبانەشە تاکو تەرا ژنانێک بارزەکەن هەڵەبژێرن و ئایان خەنە پێش و ئایانکەن بە واجهە مثل لە باشووری کوردستان جێگە تۆ سێرکی تەنیا ئەو ژنانە ئەخەنە ناو سیستمی بەڕێوە بردن و پەرلەمان و وەزارەتەکانەوەکی جۆڕایڵی خۆیانن ینی بالحرف الواحد هەموو ئەجندا و شتە حیزبەکانی خۆیانە بەنە پێشەوە یاخود مەسلەی خانەوادە ئەمە ژنی کێ یا کچی کێ یا بنەماڵە چێتی ئیتر گوێنانێ ئەم ئینسانە چەنە چۆنەڵیت یعنی سوودی چییە لەم پێگەیە لەم پۆستە ئەوە قەزیە نێمیمەوەیە ئەم ژنە دەچێتەوە سەر یەکێک لەم حیزبانە یەکێک لەم سەرۆکانە یەکێک لەم سەرکردانەوە لە زۆرینەی حیزبەکانیشە بە ئۆپۆزیسیۆنی شۆ ئەمە حاڵ و وەزعەکەیە و ژنێک کە بە تەنیا داکۆکی لەسەر مەسلەی ژنانکەوە بە شێوەیەکی سەربەخۆ کارکە بە هەر هەمی دژایەتیەکەن ینی مەواقعەکە و ئەزمونم کردو شخصی خۆشم بە چەپ و ڕاست و ئەلمانی و ئیسلامی و نەتەوەی و هەمی و دژایەتیەکە لەبەرەوەی هیچ کامێکی نایەوەی فیگوری ژن دروست ببێ کە ئازادانە و سەربەخۆ بە ڕاشکاوی دەست بخاتە سەر کێشەکان و شیکاری مەوزوعەکان کە ئەم جۆرە قورسە هەموو ژنێت تااقەت و تەحملی ئەمە ناکا بەتابێت لە کەیسی کووردا وەژنی کووردا چکە ئێمە لە ژێر فشارێکی زۆر گەورەیان بەڕاستی بۆیە زۆرێک لەم ژنانە ئەبینی چۆنەڵیت سەلامەتی خۆی هەڵەبژێرێکە لە ژێر چەتری حیزبەیە لە ژێر چەتری کۆمەڵی سەرکردە و ئەم سەرکردە و ئەو لایەن و ئەو وڵات و ئەو ڕێکخرا و هەنێک کار بکا و هەنێ جار لە میدیاکانە دەرکەوێ و بەیاننامەی بخوێنێتەوە ئیتە ئەمە کافیە بۆی کاتێکە ئەمانە ناتوانن ببنە ئەو فیگورەی کە لەلایەنی هزریەوە یاخود لەوەی کە تأثیر دانن لەسەرلانی کەم مەجموعەیەکی کەمیش بێ لە ژن کە هۆشمەندی دروست بکەن لەلایەن کە ڕوانگەیەکی ژنانە زاڵ ببێت لە ناو کۆمەلگاکەیە بۆ خوێندنەوەی کێشەکان بۆیش بەڕاستی من پێم وایە هەوڵێک هەیە وەک جۆرێک لە نێتوەرکێکەوەنی وەک لە تەونێکی جاڵجاڵۆکەی هەیە کە هەموو کەس بە ئاسانی ناتوانێتیایە مانۆر بدا لە بەرەوەی کێشەکان زۆرن دژایەتیکردنەکان زۆرجار بایکۆتەکری زۆرجار قسەی خراپ شوێن تەخەن زۆرجار دژایەتیەکە زۆر ئاستی سیر ئەگرێتەوە کە هەموو ژنێ تااقەت و تەحملی ئەوەی نییە بێت سەر بەخۆ بەو شێوەیە کارکە و دژایەتی دەکرێت لە هەموو ئاستێکە ئەمەیە کە ناتوانرێ ئەو فیگورە یاخود زۆر جار ئەگەر ژنەکە سەربەخۆش بێ زۆرتر لەو شتانەیە ئیشەکە کە ئەچێتەوە بواری خزمەتی نەتەوەی دۆزی نەتەوەی تێگەی چۆنە بۆ نمونە لە ڕۆژهەڵاتی کوردستان من ناو نابم یەک دوو کچ ینی کە من تەرەفداری کارەکانیانم بەڵام زۆر گەورە ئەکرێن و پشتیوانی ئەکرێن بۆ لەبەرەوەی شتەکە ناچێتە بواری مەسەلەی پرسیژن بەڵکۆچێتە بواری پرسی نەتەوەی دۆزی نەتەوەی و ئەماناکرێن بە سمبول بە ئایکۆن لاوانەشە کارەکەیان ئەو گەورەیەژ نەبێ بەڵام هەر لە کوردستانی ڕۆژهەڵاتیش ئەگەر کچێک ژنێک هەستێت بەسەر بەخۆ لەسەر پرسی ژن بێتە دەنگ زیندانی بکرێ هەزار شتی بەسەر بهێنرێ ناکرێ بۆ ئایکۆنە تێگەی و ئەمە هۆکاری هەیە بۆ نمونەگە لە باشووری کوردستان سەیریکەی لە زەمەنی شێ مەحموود تا ئێستا دوو سێ ژن ناو نەبم زل ئەکرێن بزوتنەوەی ئەوەی کە پێڵەن کوردایەتی لەم بەشە دوو سێ ژنی کردووە بە ئایکۆن و بە چۆنەڵیت دەمڕاست بۆ ژنی کورد نمونە بۆ ژنی کورد کە تۆ ئەگەر بێ فایلی ئەم ژنانە هەڵیتەوە بەشێک بوون لە گەندەڵی سەردەمی خۆیان ئەسڵەن هەیەە جاسوسی ئینگلیزەکان بووە تێگەی چۆنە یعنی بە پشتیوانی ئەوان دانراوە و پێگەی پێدراوە وە لە ئێستاشە تۆ لەم نمونانەت هەن کە هەمان درێژکراوی ئەم کولتورەن ئەم کولتورەی کە تۆ دەبێت خوازراو بیت لەلایەن بزوتنەوە سیاسی سەردەستەکەەوە کە ئەوەی کە پێڵم بزوتنەوەی کورداتی لە باشووری کوردستانە و ئەمەیە وا ئەکات دەمڕاستێک دروستکەن کە پڕ لە بەتاڵی و هیچی پێنیە بۆ دۆزی ژن و تەنیا بۆ ئەوەیە کە نمونەی ئەم جۆرە ژنە تەسلیم بووانە ئەمە ژنی تەسلیم بوویان پێڵم من تەسلیم بوون بە ئیرادەی پیاوگەرایی لە ناو کۆمەڵگەی کوردیاوە وەڵام بەم جۆرە لە گوتار ئەدەنەوە بۆ ئەوی بکرێن بە ئایکۆنی نەتەوەی کورد و ئەوە نییە ئیتر سمبوڵی ژنی کورد و ئەم جۆرەشتانە لەبەرەوە بەڕاستی تۆ ئەبێ سەیری ئەم واقع ئالۆزە بکەیت کە بۆ ئێمە تەنانە دەگەرێکێکیش بەرز بێتەوە دەنگێکی سەربەخۆ بێ بە هەر هەمی دژایەتیەکە لەبەروەی هەر هەمی بە جۆرێ لە جۆرەکان ئەم جۆرە کولتورەی هەڵگرتووە لە خۆیان بەداخەوە کە ئەبێت
ڕێک ئەوە بیت کە ئەو ئێوێگنا لێتەدا ئەمە واقعەکە یعنی بڵێ لە دوایین پرسیارمەوەیە ئێمە ئەبێت چی بکەین بۆ ئەوە لە ساڵی 2022 ببینین کە پێشکەوتنێک لە خەباتی ژنانە بەرچاو ئەکەوێ و خەریکە دەموچاوێکی ژن کە مافی ژنان باسەکە ئەبێ بە نمونەیەک لە ئاستی نەک نمونەیەک نمونەهایەک لە ئاستی خەباتی ژنانە ئەبێت چی بکرێ ئەو سەرەکی ترین خاڵە ناگەر زەحمە نەبێت من پێم وایە سەرەتا مەسلەی هزر زۆ گرنگە بۆ نمونە ئێمە خۆمان یعنی هەر بە شخصیش قوتابخانێکی فێمینیستی ئۆنلاینماندانا لەگەڵ هاوڕێیان و ئەمە کراوە نییە داخراوە بەس بۆ ئەو ژنانەیە کە ئەیانەوێت چ لە کوردستان چ لە ئەوروپاش کە لەسەر خەباتی ژنان لە سەتاسەری دنیاە لایەنە هەزریەکانیان قوتابخانە فکرەکانیان شت فێربین و باسی بکەین و مناقەشەکەین و ڕەبتی بکەینەوە بە دۆزی ژنی کوردەوە و ئێمە کامێک لەم فکرانە کامێک لەم لایەنە هزریانە سوودی هەیە ئەزمموی ژنانی ڕەشپێست بۆ نمونە کە قوتابخانەی فکری خوانیان ژنانی پۆست کۆلۆنیالیست لە هندیەکان و لە پاکستانی و لە بەنگلادیشی و کە چەندین فەیلسوفی گرنگیان هەیە و ئێمە چۆن لە ئەزمموی ئەوانە بڕوانین چونکە من پێم وایە ئێمە کۆمەلگایەکین تا ئێستاش لەژێر کۆلۆنیالیزمین و زۆر شت هەیە ڕاستە ئێمە لە لای من فکر شتێکی یونیڤەرساڵە گشتگیرە هەمەلایەنە تۆ ئەتوانیت ئەو لایەنانی وەرگری کە سوودی هەیە بۆ تۆ من ئەو شتانە ڕەت ناکەمەوە بڵێم وەڵامە فکری خۆر ئاوایی ئەوروپاییە بە کەڵکی من نایەنا نەخێر چکێکم لێرە خەباتێکی گەورە بووە کە ئەوان ئەو کێشانەی ئێمەیان نەبووە وەک ژنی کورد کە دوو خەبات بکەن دوو شەڕ بکەن بەڵکو کێشەیەکی خوانیان هەبووە لە ناو چوارچێوە و سیستمی دەوڵەتی نەتەوەی خۆیانە شەڕیان کردو زۆر شتیان بەدەستێناوە و ئێمە ئێستا مستەفیدین لەو مافانە لەبەرەوە جۆرێک لە عقلەتێکی سەلەفی هەیە کە لەناو هەنێ چەپیشە هەیە بەداخەوە پێی وایە مادامێکی ئەمانە فێمینیستی خۆر ئاواین شتەکانیان بۆ ئێمە نابێ و ئەمە سپین وابێ ڕەتیان کەین و من لەگەڵ ئەم جۆرە عقلەتە سادە خوازیان نیم و ئەمە لەگەڵ سەلەفیەکانە هیچ فەرقی نییە کە پێی وایە هەر باسی مافی ژن و مرۆڤ و مناڵە کرد ئەوە خۆر ئاواییەوە بۆ کۆمەڵگەی موسڵمان نابێ ئەمە ئەبێ ئەم عقلەتە تێکشکێنین ئەوەی بە کەڵکی من بێت جا ئەم فکرە لە هندستان بەرهەم هاتووە یا لە وڵاتانی غەربی یا لە چوزانم هەر شوێنێ لاتین ئەمریکا من سوودی لێوەرەگرم بۆ خۆم سەرەتا بۆ ئەوی لانی هزری خۆمی پێ بەقۆتکەم بۆ ئەوەی کە لە دوو شوێن لە دوو سیمینار ئێمە پلاتفۆرمەکانمان زۆر کەمن لەوانەیە ساڵی جارێ دوو جار فرسەتێکی وامان بۆ هەڵکەوێ قسە و باسی خۆمانی تیاکەین هەروە گوتم هەموو لایەک دژایەتی دەکا بۆ لە بەرەوەی بەدڵی ئەو قسە ناکەی بۆیش بەڕاستی بۆم گرنگە لایەنی هزری تا بتوانین خۆمان لە ڕووی فکریەوە بەقۆتکەین تۆکمە بکەین و هەروەها نەترسین لەوەی کە پیاوانی کۆمەڵگەکەمان ڕاچڵەکێنین پێیان بڵین ئەگەر دڵت تەنگە بۆی ژنێک سووتێنرا ژنێک کوژرا یەکێ دەستدرێژی لێکرا یەکێ لە توپەت کرا یەکێ بە چەقۆ یەکێ بە نازانم چی تکایە لە دژی پیاوسالاری دەنگ هەڵبڕا لەگەڵ ئەوەشە سەپۆرتی من بکە لە خەباتەکەم ئەم پێم وایە ئەم پەیامە دوولایەنەیە گرنگە بۆ ئێمە کە لەمە دووە بڕوانین بزانین خەلەلەکە لە کوێی منایە وەک ژن لە خەباتەکەمە و خەلەلەکە لە کوێی ئەوەیە کە ڕاستە پیاوی زۆر داکۆکی لە مەسەلەی ژنەکە لە کۆمەڵگەی کوردیە زۆر جار باوەڕ کە کەشتی ڕۆیە پیاوەکان زیاتر قساکەن تا ژنەکان من خۆمە من بەدی کردووە زۆریش پۆزتیڤە بەڵام دایمە دەڵێم خۆزگە هەمان ئەو پیاوانە چ بە وتار بواە چ لە ڕێگەی هوەرەوە بووە چ لە ڕێگەی بەرنامە و لە ڕێگەی حتا لایف و ڤیدیۆ سوشال میدیاوە بووە لە دژی پیاوسالاری قسەیان کردە چونکە پیاوێک زیاتر گوێ لە پیاوێکە گرێکە دژی پیاوسالاری قسەکە تا ئەوەی منێک بێن بڵم پیاوسالاری ئەوەی و پیاوسالاری ئەوەی ئەمە واقعی کۆمەڵگای ئێمەی بە بڕوای من بۆی ئەم شتانە و هەروەها ئێمە وەک ژن دەبێت لە هەموو خەباتەکانە بین چەکداریە چینایەتیە هەر شتێکە بۆ ڕزگارکردنی مەسەلەی نەتەوایەتی ئێمە بمانوێت نەمانەوێت کێشەی کورد کێشەیەکی بەردەوامە لەگەڵ ئێمە و دەبێت تێی بگەین و بک چۆنڵێ حەلی بۆ بدۆزینەوە جایتر چەپیت یا هەر ئەفکارێکی ترت هەیە بۆیە بە بڕوای من کۆمەڵە کێشە بەسەر دەستی ئێمەیە چ وەک ژنی کورد چ وەک پیاوی کورد زۆر زۆر ئاڵۆسترن لەوەی کە بەسەر دەستی کەسێکی ترەوەیە ینی بۆ نمونە عەرەبێکی هاوڕێم کە ئەو کێشەی نەتەوایەتی نییە
ئاسانتر ئەتوانێت بڕوا بەلای قەزیی ژنانەوە خۆی پێ بگەێنێ و خۆی نازام چی بکە بری ئەو 100 ساڵە وڵاتی هەیە نەزمانی لێ قەدەغەکراوە خوێندنی بۆ بەخۆڕایی هەبووە چۆتە جامیع بۆ نمونە تۆ ئەبینی عەرەب لە 50 ساڵی ڕابردوو 6 ساڵی ڕابردوو لە جامیعەکانی لە زانکۆکانی ئەوروپا فکر بەرهەمەهێنن بە ئینگلیزی و بە عەرەبی بەس ئێمەی کورد لە 2000کانەوە ڕێگەمان بۆ کراوەتەوە کە لە زانکۆکانە بین و شت بکەین ئێمە هەروکتم لە ئەوڵۆ لە هەموو شتێ دوورخراینێتەوە بۆ من تۆ هەر ئێران سەیریکە کوردستانەکەی کەمترین ئیمکاناتی تایە بۆ ژیان بۆ خوێندن بۆ هەموو شتێ لەبەرەوە بەڕاستی ئێمە ئەبێت هەمەلایەنە سەیری کێشەکان کەین و هەوڵ بدەین هەر ئەفکارێک ئەگرین نەیکەین بە دوگما بەسەر خەڵکەکەی خۆمانەوە بەڵکو بین وردیکەینەوە ورد و خاشی بکەین بۆ ئەوەی بیبینی نانیوەنی شەفافی بکەین تا زیاتر لە بنکە جەماوەرێکەمان نزیک بینەوە. زۆر سپاس هاوڕێ هۆزان بۆ بەشداریتان لەو بەرنامەیەدا پێم وایە زۆر مەسەلەی گرنگتان لە بەرنامەیەدا باس کرد بە تایبەت ئەرکی پیاوان بۆ دژایەتی لە پیاوسالاری ئەوە یەکێک لە خاڵە گرنگەکانی ئەم بەرنامە بووە تەبعاً زۆر باسی گرنگی تریش زۆر سپاس بۆ بەشداریتان. زۆر سپاسی ئێوە شەکەم کاتێکی خۆش. زۆر سپاس کاتێکی خۆش. بینەرانی خۆشەویستی بەرنامەی دیالۆگ بەم جۆرە هاتیینە کۆتاییان بەرنمەیە هەتا دیالۆگێکی تر ڕۆژ و شەوێکی خۆشتان بۆ باوەتە خوازم.